سعات 6 بۆ 7 بەیانیان هین و سعات 2 دوای نیوەڕۆی شەڕۆینەوە بۆ ماڵ. وڵا ئەم قنگرە ئێمە بۆ خواردنی خۆمانەکەین، هەر تەنیا بەشی خۆمان بۆ فرۆشتن نایکەین. وەڵا قنگکردن ئەرە وەڵا ئیشێکی ناڕەحەتە، هەتا بڵێ بەم یاڵڵا ئەڕۆیت و یەیت ئەرە وەڵا ناڕەحەتە. بەشی خۆمان هەر چێشتێ دوو چێشتەکەین لێ بینەوە ناوەڵا بۆ فرۆشتنی ناکەین بەخوا ئەمەنە ناڕەحەتە تا خواڵێ بەس. وەڵای قنگری ئەم ساڵ باشە وەڵا عیبی نییە. ئەی کوڵێنین و بە کوڵاوی ئەخورێت و بە سوورەکرایی و بە ئەیکەین بە قنگرەوە ماسی ئەیکەین ئەی خۆی. هەر وەرزی بەهار هەیە، هەر لە وەرزی بەهارە هەیە. ئەم کاتان پێش نەورۆز تا دوای نەورۆزش بدەیەک هەر هەیە بۆ شوێنە کوێستانەکان، بەڵام لە شوێنە گەرمیەکان ئێستای تر پێگە. خواردنێکی چاکە، خواردنێکی بە سوودە، خواردنێکی ئیسفادەی هەیە. ژێر وەرزیەکە، هەر وەرزێکەی تر خەڵ بۆیە زیاتر حەزیریەکە، هەر وەرزیەکە زیاتر تامی خۆشترە. ئێمە خۆمان حەزەکەین بە ئاگرەکە بکەین زیاترە خۆشە.